زۆر باشە. ئەمڕۆ سێهەم ڕۆژی کۆنگرەی 14هەمینی پارتی دیموکراتی کوردستان بوو. دەنگدانیش بۆ ئەندامانی کۆمیتەی ناوەندی ئەویش کۆتایی هات. ماوەتەوە ئێستا دەنگەکان بژمێردرێت تاکو بزانرێت چەند کەس دەبنە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان. لە ئەم چەند ڕۆژی ڕابردووشە قسە لەسەر ئەوە کرا کە هەم پەیڕۆ و پرۆگرام دەستکاری کراوە، گۆڕانی تیاکراوە. ئەمانەیە بزانین ئەو گۆڕانکاریانەی کە کراوە و بۆ لە دوای ئەمەوە کە پاش کۆنگرە پارتی دەیەوێت چ بکات، هەم لە ئاستی جەماوەری، هەم لەسەر ئاستی کوردستان، هەم لەسەر ئاستی عێراق و ناوچەکە. لەسەر ئەم بابەتە پرسی زیاترمانەیە با میوانداری زۆر بەڕێ دکتۆر سامان بەرزنجی، ئەندامی کۆنگرەی چواردەی پارتی و کاندید بۆ کۆمیتەی ناوەندی. ڕاستەوخۆ لە دوهۆکەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر سامان، شەوتان باش، ماندووش نەبن، زۆر هیلاکن پێتانەوە دیارە. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. زۆر باشە، لە کۆنگرەی چواردەی پارتی هەم ئەندامانی کۆنگرە هەم چاودێرانی سیاسیش باسییان لەوە کرد کە ئەم کۆنگرەیەکی نەوعیە لە هەموو ڕوویەکەوە. پرسیار ئەمەیە چۆن دەتوانن ئێوە لە دوای کۆنگرە وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن گەشە بەم نەوعیەتە بدەن، هەم لە ڕووی گەشەکردنی پارتی دیموکراتی کوردستان خۆی، هەم لە ڕووی زیادبوونی ئەندام و لایەنگر و هەوادارانی پارتیەوە. زۆر سپاس، شەو باش، سڵاوتان لێبێت. بەڵێ کۆنگرەی چاردەهەمینی پارتی کۆنگرەیەک بوو لە بارودۆخێکی ئێستادا دوای چەندین ساڵی نەبەستنی کۆنگرە. ئەم کۆنگرەیە پێویستێکی هەنووکەیی بوو لە هەرێمی کوردستاندا و گونجاندنی و نوێبنەوەی پارتی دیموکراتی کوردستان و گونجاندنی لەگەڵ بارودۆخی ئێستای هەرێم و ناوچەکە و لەسەر ئاستی جیانیشدا. هەر وەک دەزانن پارتی حزبێکە ئامڕازێکی گەورەیە بۆ ڕێبازێکی پیرۆز کە ڕێبازی پارتی و بارزانیە، ئەویش ڕێبازی کوردایەتی و ڕێبازی دیموکراسی و ڕێبازی عەدالەت و دادپەروەری و ئازادیە. ئەم کۆنگرەیە کۆنگرەیەکی جۆری بوو و سەرکەوتوانە تا ئێستاش کە ئەم ئێستا لە دەتوانم بڵێم لە کاتژمێرەکانی کۆتایی کۆنگرەداین. ئێستا کە سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکانن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی یان بڵێن کۆمیتەی ناوەندی کە لە پەیڕەودا ئێستا کە ئەم دەستەواژەیە گۆڕدرا. کۆنگرەیەکی جۆری بوو، هەم لە ڕووی بابەتیانی، هەم لە ڕووی ناوڕۆکی کۆنگرەکە و لە ناوڕۆکی پەیڕە و پرۆگرامی پارتی و راپۆرتەکانی سیاسی، راپۆرتی ئەو راپۆرتە جیاوازانەی کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ئامادەکرا لەلایەن لیژنەکان و خوێندرایەوە و دەنجی لەسەردرا. و ئەم کۆبنەوەیە ئەم کۆنگرەیە دەتوانم بڵێم لە ئاستێکی نوێ و لە ئاستێکی پێشکەوتووی بارودۆخی ئێستا بوو کە چەندین تەوەری گرنگی لە ئێستادا تیشکی خستە سەر، بە تایبەتی بۆ ئەوەی کە پارتی بگەڕێتەوە سەر ڕێچکەی خۆی، ڕێچکەی ڕاستەقینەی خۆی کە بڵێت. زۆر باشە کاک دکتۆر، زۆر قسە لەسەر ئەوە کرا کە گۆڕانکاری بەسەر دیدی سیاسی پارتیدا لە ناو کۆنگرە هاتووە و بۆ دوای کۆنگرەش پرسیارەکە ئەوەیە دوای کۆنگرە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت چ بکە، هەم لە ڕێخستنەوەی نێوماڵی کورد و بە حکمی ئەوەی پارتیش گەورەترین حیزبی کوردستان و عێراقیشدا هەم سەرکردایەتی نێوماڵی کورد و هەم لە عێراقیش بۆ بەدەستهێنانی تەواوی مافەکانی گەلی کوردستان. بەڵێ بەدڵنیایی وەکو بەڕێزت گوتێنی پارتی دیموکراتی کوردستان پێگەی پارتی نەک تەنها لەسەر ئاستی هەرێم و لە ئاستی عێراقدا، لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە جیهانیشدا پێگەیەکی بە ژمارەیەکی زۆر گەورە حساب کراوە. و پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا پارتێکی حکومڕانە و خاوەنی خزمەتگوزاری و خاوەنی ئەو متمانە و ئەو پەیوەندی پتەوەیە لەگەڵ هاوڵاتیانی کۆمەڵگەی کوردستان و لەسەر ئاستی عێراقیشدا. بۆیە بەدڵنیاییەوە پارتی دیدی سیاسی، دیدی خزمەتگوزاریەکانی، دیدی حکومڕانی و دیدی هەموو ئەو پەیوەندیانە و گەڕانەوە و بەهێزکردنی متمانە و نزیکبوونەوە زیاتر لە هاوڵاتیان و پتەوکردنی پەیوەندیەکان لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی هەرێمایەتیدا دیدێکی نوێ و پەیڕە و پرۆگرام ڕێخستنەوەی نەک تەنها ناوماڵی کوردە بەڵکو بڵین لەسەر ئاستی عێراق و جیهانیشدا پارتی ئەمڕۆکە دەتوانێت زۆر لە معادلات، زۆر لە پرسە گرنگەکان یەکلایی بکاتەوە.
بۆیە ڕخستنەوەی ناو ماڵی پارتی پتەوکردن و بەهێزکردنی زیاتری ڕێبازی پیرۆزی بارزانانی نەمرە کام پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی 76 ساڵی ڕابردوودا بە بەردەوام بەبێ کێشە توانیوێتی بەردەوام لە نوێبوونەوە لەسەر ڕێچکەیەکی دیموکراسی و لەسەر پرۆسەی دیموکراسی ماوەی چەند ساڵێک جارێکدا ئەم کۆنگرێ ببەستێت و پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا بە پرۆسەیەکی زۆر دیموکراسی و بە پرۆسەیەکی زۆر پتە و لەگەڵ هەواڵانی ئامادەبوو لە کۆنگرەدا بە سەرپەرشتی و ئامادەبوونی بەڕێز جەنابی ڕابەر و مەرجەعی کوردستان بەڕێز جەنابی سەرۆک بارزانی کە سەرپەرشتی ڕاستەخۆی بەڕێزیان و هەر لە سەرەتای ئەم کۆنگرەیەدا دەتوانم باش کاک دکتۆر باش زۆر باشە دیارە خەلەلێکی بەسیط هەیە کاک دکتۆر سامان بەرزنجی ڕاستەخۆ لەگەڵماندا بوو لە دوهۆکەوە کە ئەویش ئەندامی کۆنگرە و کاندید بوو بۆ کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان بە هیوای ئەوەی کە ئەگەر ئەو خەلەلە بە زووترین کات چاک ببێ بۆ ئەوەی ئێمە جارێککە بگەڕێنەوە لای میوانەکەمان و چونکە هێشتا پرسمان مابوو چەند پرسیاری ترە بوو بۆ ئەوەی کە بتوانێت وەڵامان بداتەوە بەڵام تا ئەو کاتێ ئامادە دەبێتەوە ئێمە بەردەوام دەبین کاک دکتۆر ببوورە ئەو کێشەیە هەبوو دەگەڕێنەوە سەر پرسیارەکانمان بۆ خۆ دەزانین لەناو کۆنگرە بڕیارێکی گرنگ درراوە ئەوەش ئەوەیە کە دەستگایەک یاخود کۆمسیۆنێک بۆ سەرۆک بارزانی دروست دەکرێت ئەمە پێمان ناڵێت کە ئەم دەستگایە یاخۆ ئیتر لە مەولا سەرۆک بارزانی بەتەنها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نییە بەڵکو دەبێتە مەرجع هەم لە ناو کوردستان لە عێراق لە ناوچەکە و جیهان بەدڵنیاییەوە جەنابی سەرۆک بارزانی و لەم تێڕوانینی ئەم کۆنگرێشدا ئێمە وەکو ئەندامانی کۆنگرە وەکو مەرجەعێک و ڕابەرێک و دانانی استراتیجەتی ڕێڕەوی ڕزگاری خوازی کوردستان بۆ هەموو گەلی کوردستان ئێمە سیرمان کرد و کۆنگرەش بە ڕوانینەوە ڕوانیە ناوڕۆکی ئەم کۆنگرەیە هەروەک لە دروستکردنی چەند دەستگایەک یەکێک لەوانە ئەو ئەنجومەن و دەستگایە کە بەڕێزت باست کرد ڕاستەخۆ بەڕێز جەنابی سەرۆک بارزانی سەرپەرشتی دەکات و ئەمە دەبێتە ئەنجومەنێکی دەتوانم بڵێم دروستکردنی بڕیار و ڕاوێژ و ڕایە دروست و استراتیجیەکان لامان کاتدا چەندین بڕگەوتەوەری دیکەی ناوپەیڕە و پرۆگرامی پارتی بە ئاراستەی بەرژەوەندیەکانی گشتی و بەرژەوەندی باڵا استراتیجێتی نوێی تەعاملکردنی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو بوارە جیاوازان لە ڕووی زۆر باشە لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی بڵێ زۆر باشە کاک دکتۆر من ویستم ئەو پرسە بکەم کە ئەوە دوا پرسیاریشە ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من زۆر سوپاسە دەکەم کۆمەڵی گۆڕانکاری لە پەیکەربەندی پارتیش داکراوە هەم لە ناوچە و لە قوو مەکتەبەکان هەتا دوایی پرسیارەکە ئەوەیە دوای کۆنگرە بە چ شێوازێک دەتانەوێت بچنە ناو جەماوەرەوە زیاتر لە خەڵک نزیک ببنەوە بەدەر لە شێوازە کلاسیکەکە ئەمە جگە لە ڕووی پەیکەریەکەوە کە لە ئاستی ڕێکخراوەکان و کە ئەمانش شانە و بنکە ئۆرگانەکانی حزبی و ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ناو کۆمەلگادا دروست دەکات و دواتر بۆ لیژنەی ناوچە و بۆ مەکتەبەکانی ڕێخستن و مەکتەبی سیاسی بەڵام جگە لەوەش ئەنجومەنێکی تێکۆشەران کە ڕاستەخۆ لەلایەن بەڕێز جەنابی سەرۆک بارزانی سەرپەرشتی دەکرێت ئەم ئەنجومەنە لە پەیڕەودا پەسەند کراوە و دانراوە ئەمە لایەنی ڕووە حزبیەکەی لە ڕووی چەند بابەتێکی دیکە کە لە کۆنگرەدا تیشکی خراە سەر ئەویش بابەتی کردنەوەی کەناڵێکی ڕاستەوخۆ بۆ جەنابی سەرۆک بارزانی دەبێت بۆ وەرگرتنی هەر سکاڵا و گلەیی و هەر پێشنیار و ڕابۆچونێک کە جەنابی سەرۆک بارزانی خۆی لە نزیکەوە تێڕوانین و ڕاوی جیاواز و سکاڵا و داواکاریەکان وەردەگرێت من دەمێ ئەوەش بڵێم کە لە ئێستادا خزمەتگوزاریەکان بەڕێز جەنابی سەرۆک بارزانی و ڕاستپاردەی کۆنگرە و بەڕێزیان بوو کە ڕاستەوخۆ هەموو کادیرێکی پارتی هەموو ئەندامێکی پارتی دەبێت لە ناو کۆمەلگا و لە ناو هاوڵاتیاندا بێت و ڕەوشی خزمەتگوزاری باشتر بکرێت و لە نزیکەوە هاوڵاتی بەسەر بکرێتەوە بۆ ئەوی بەرژەوەندی هاوڵاتی و بەرژەوەندی هەرێمی کوردستان لە سەروی هەموو بابەتێکی بەرژەوەندی کەسیدا بێت ئەمە دەگەڕێنێتەوە ئەمە پارتی دەگەڕێنێتەوە سەر ڕێچکەی ڕەسەن و ئەسڵی خۆی و پارتی
وەکو ئامڕازێک بۆ استراتیزیەتی گەورەی ڕێبازی پیرۆزی بارزانانی نەمرد زیاتر پتە دەکات و ئەمەش لە دەرەنجامی کۆتاییدا هەرێمی کوردستان دەتوانێت پێگەی زیاتر پتە بێت لە هەم لە لایەنی حکومڕانی هەم لە لایەنی خزمەتگوزارانی لایەنە سیاسیەکە و لایەنی پەیوەندیەکانی لەگەڵ عێراق و دەرەوەی عێراق و جیهانیشدا. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر سامان بەرزنجی ئەندامی کۆنگرەی چواردەی پارتی و بربژێر بۆ کۆمیتەی ناوەندی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە، شەوتان باش.